دوی بچێ باشتی خێرەش نەکەی خۆی گەورە دەرێ سێمین نقاط باسی کردیە ئەوەی هەیتان دەبی ببەخشی نابەخشی لەو کەسانەنی کە ئیمانداری لەوانە نابی کە فەوزی عەظیم و فەوزی کەبیر و فەوزی مبینت بەدەست بکەویتن لۆچما ئەوەندە ئاسانە ئەتو نەک بە خۆت پارەکەتی خوا بەخۆشتی خوای گەورەی ئەتو چ لە دەستە بەیغبار فەقیر عال ئەگەر لە بۆ خوای نەژی بە خۆت هیچ نی کە دەمری چێ بەتەمایە هەر بستی لە خەوێ چێ دەنوێتن زەمانی ئەسبێنێ لە خەوێ قید ببیتەوە هەتووەکی دەنووی سەعاتەکەی دادەنێ دەرێ لە بۆ نێژی سبەنی هەر بستم زەمان چییە تو هەردەستی لە خەوێ زەمان چێ چێ لەمە لێرە دەستە دەرێ ژیانی خۆمان بەدەستە خۆمانی هەمووان فەقیرین فەقیر دکتۆر بین پرۆفیسۆر بین دەورەمەند بین هەژار بین نەخۆش بین هەموومان فەقیرین بەرامبەر ڕەب العالەمین مهمە دەورەمەندی قیامەتێ بین مهمە فەوزی کەبیر و فەوزی عەظیم و فەوزی مبین بەدەست بینین جێگەی شانازیە ئەوڕۆ کە عەرەبەک دێتن تازە حەزی کاروان تەلەفۆنی لۆ کردم گوتی ئەو کابرا دێ دەیوێتن لە لوبنان خەستەخانەشی دروست بکە تەجروبەی ئێرە بباتە وێندەر لۆ خۆی توخوا هەندێکی لۆ شەرح بکە حەزی کاروان ئەوڕۆ تەلەفۆنی لۆ کردم گوتم بابێنی و ڕانیژنانی دەدەمێ شکرانەی خوای گەورە بکەین ئازاتی من نییە ها دکتۆر دەری چی نەکردیە خوای گەورە دڵێن گوێ ڕاکێشا پارەی دایتە من هیچ ئازاتی من نییە ئەمن چمە ئەمن تەنها وەکو حشترەکەی پێغەمبەری بوویمە صلی الله عليه وسلم کە تەوجیهی کردی گوتی ئەو لە شوێن دەرنیشت ئەوەندە دەکرێتە مزگەوت خوای گەورە ئەمنی تەوجیه کردومش ئەوی شێم کردیە خوای گەورە لەمە قبوڵ بکە لە گۆش قبوڵ بکە